کاک مەسرور وەرزانی چونکە یەک خۆی گەنجە و دەرفەت بە گەنج ئەدا بۆ پێشکەوتنی وڵات لە ئەزمموی ڕابردوویدا زۆر دیارە چواردەورەی گەنجە هیوادارم ئەو بتوانێت بە پلەی یەکەم نەهێشتنی گەندەڵی لە وڵاتی مەدووش ڕەخساندنی هەلی زیاتر بۆ گەنجان بۆ بەرەو پێشچوون هینانی بیر و فکرەی نوێ بۆ ئاوادانکردنی وڵاتەکەمان و پێشکەوتنی وڵاتەکەمان و هیوای سەرکەوتنیشی بۆ دەخوازم. سلااف ئەس بێژم دەبێت حکومەتۆمە بارەکتر چۆ خوبدا دەگەنجە و ڕێکی بۆ ڤێکەتن بگەنجێتمە ئەوێت نکە ئەوێت تەخەڕوش بووین ئەوێت شەهادە وەرگێتین ڕێک بۆێتە داڵان کوشولکەتن بارەکتر پێشکەویتن و مەجالێکژی بۆ بێتە ڤێکردن کو فکرێت خو بێخنە ناف بوارێمەدا هەر فکرێکۆ تیجاری بیتن یان فکرێکۆ ئاوادانێ بیتن هەر شتێک بیتن ez bînim vitviya hikûmeta me berçavar girtin fikra gencên me yên Kurdistanê. Min wekû gencekî em wilata hez dikim ka hikûmetekî bêhez bêt hikûmetekî binkefran dibe hikûmetekî ev ê ka ziyatır xizmet bi hewletan dikin li bê ciyawazî weroa xizmet bi netewkan dikat û weroa xizmet bi kultûr û ayînekan dikin.